بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕا 31. ئامادەبوون بۆ تێست. ئامادەبوون بۆ تێست و تاقیکردنەوە. ئاگاداربەی ناخینمەوە چونکە حەز دەکەم زیاتر سەر لە خوێندکار دەشەوێ بخینمەوە. یەکسەر دەچمە لای وەڵامی گونجاو بۆ پرسیاری 1 هەتا 8 هەڵبژێرە. پرسیاری 1 نووسینی ژمارە 1 ملیۆن و باشتر وابوو بیان نووسی بە 1 ملیۆن و ئەوەی ڕاستی بی، بەڵام تەنیا نووسیتیان ملیۆن و واتە 1 ملیۆن و 1 ملیۆن و 100,000 و 205 چونکە جێم لە وشەی دەیەک دەبی بە واتای ژمارەکەم فاریزەی لەگەڵا و لە لای ڕاستی فاریزە ژمارە 5 هەیە. 5 دەیەک تەنیا 1 ڕەنووس هەیە، کەواتە یەکسەر دەبی بزانم هیچ نەبی ئەو وەڵامە هەڵەیە. هەر لە ئێستاوە دەزانم ئەوە هەڵەیە، چونکە نە فاریزەی لەگەڵە و نە 5 دەیەکیشی لەگەڵە. ئەوە هەڵە بوو، ئەوە زانی. یەکەک ڕۆیشت، هیچ نەبی، یەک لە هەڵبژاردەکان ڕۆیشت. 1 ملیۆن واتە لە لای چەپی فاریزە 7 ڕەنووس هەیە. لای چەپی فاریزە ئەگەر تەماشای ئەو ژمارەی کەم بزانم 7 ڕەنووس هەیە، ئەوە 3، ئەوەش 3، ئەوە 6، ئەوەش 1، ئەوە 7 تەواو، ئەوە تەواوە، بزانم ئەدی ئەوەش 3 ڕەنووس و 3 ڕەنووس و 1 ڕەنووس 7 ڕەنووس، ئەوەش تەواوە. کەواتە هەردووچیان ئەگەری ئەوەیان هەیە یەکەچیان لەوانە ڕاست بی یان هەردووچیان ڕەنگە هەڵەبی، نازانم، بەڵام هەتا ئێستا ئەوە ڕاستە. هەردوو ژمارەکان فاریزەیان لەگەڵا، هەردوو ژمارەکانیش لە لای ڕاستی فاریزەی 5 هەیە، 5 دەیەک هەیە. ئێستا 1 ملیۆنەکە لە هەردووچی هەیە 100,000 لە چێن دەرهەیە؟ لێرە 120,000 هەیە، لێرە 100,000 هەیە، کاتە ئەوەش ڕۆیشت، ئەوەش هەڵەبوو. ئێستا بزانم ئەوە ڕاستە. 100,000کەش ڕاست بوو، 1 ملیۆنەکەش ڕاست بوو، 200 هەیە، 200 هەیە و 5 دەیەکیش هەیە، واتە ئەو وەڵامە ڕاستە. ئەو وەڵامە ڕاستە، واتە جگە لەمانەش هەڵە دەرچوو، وەڵامی ڕاستم هەیە. لە ئێستاوە وەڵامی ڕاستم هەیە. ئەدی جگە لەوانە مانای چییە؟ ئێستا ڕوونی دەکەمەوە لەبەرچە هەندێک جار جگە لەوانە یان شتی تر وەکو هەڵبژاردەک هەیە. بۆ وێنە ئەگەر ئەمن پرسیارێکیان لێ کردم، ئایا ئەنجامی لێکدانی 4 و 3 دەکات چەند؟ ئایا 4 جاران 3 دەکات چەند؟ لێم دەپرسن و 4 هەڵبژاردەشم لەبەر دەستیە. یەک لە هەڵبژاردەکان 13ەیە، ئەویدی 11ەیە، یەکەچیان 10ەیە، یەکەچیان جگە لەوانە. ئەمن چونکە دەزانم 4 جاران 3 دەکاتە 12، کەواتە دەزانم 13 هەڵەیە، دەزانم 11 هەڵەیە، دەزانم 10 هەڵەیە، ناچارم چ هەڵبژێرم؟ جگە لەمانە. هەرچەندە 12 نییە لێرە لە جگە لەمانە، بەڵام واتە نە 13ەیە و نە 11ەیە و نە 10ەیە، بەڵام وەڵامە ڕاستەکە نییە هەڵی بژێرم، بەڵام ئەمن لە لای خۆم وەڵامە ڕاستەکەی دەزانم کە 12ەیە، کەواتە چ هەڵدەبژێرم؟ جگە لەمانە. هەندێک جار لە جیاتی جگە لەمانە ڕەنگە بنووسرێ شتی تر یان ژمارەی تر لە جیاتی جگە لەمانە، بەڵام ئەو کات ئەمن
دەبی بزانم وەڵامە ڕاستەکە لە چێندەرە، وەڵامە ڕاستەکە چەندە. کاتە لێرە ئەگەری ئەوەی هەبوو هەموو هەر سێ هەڵبژاردەکان هەڵەبان تەنیا جگەلەوانە ڕاست بە، بەڵام لێرە وەڵامی ڕاستم هەبوو. وەڵامی ڕاستەکەش یەکەم وەڵامە. گەیشتمە لای پرسیاری ژمارە 2، نزیککراوەی ژمارە 1 فاریزە 2 دەیەک و 3 بەش لە 100 و 4 بەش لە 1000 و 5 بەش لە 10,000 بۆ نزیکترین بەش لە 1000 کامەیە؟ بەش لە 1000 واتە ژمارە چارەکە، ڕەنووسە چارەکە بەش لە 1000ە. ئێستا ئەو بەش لە 1000ەی نێزیک دەکەمەوە، واتە هەموو ئەوانەی لای ڕاست هەموو ڕەنووسەکان دەبنە 0. چارەکەش چی لێدێ؟ دەبیتە 5 گەورە دەبی بە 1 لەبەر چ؟ چونکە ئەو 5ەی تەنیشتی دراوسەیەکەی و هاوسەیەکەی و جیرانەکەی لە ڕەنووسە گەورەکانە. ڕەنووسە گەورەکان 5 و 6 و 7 و 8 و 9. کاتە ژمارەکە چی لێدێ؟ 1 فاریزە 2 3 5 بەش لە 1000. کاتە کامە ڕاستە؟ د ڕاستە. کاتە وەڵامی د ڕاستە. پرسیاری 3 ئەو دوو ژمارەی کۆ دەکەمەوە. 8 کۆ 9 دەکاتە 17، هەفتەکەی دەنووسم، یەکەکەش لێرە دەنووسم. 1 و 5 دەکا 6 لەگەڵ یەکیش دەکا 7. فاریزەش دەنووسمەوە 1 کۆ 6 دەکا 7، 7 کۆ 4 دەکاتە 11. 117 و 77. 117 و 77 ئەوە هەڵەیە، ئەوە هەڵەیە، ئەوە هەڵەیە، ئەوە ڕاستە. 117 و 77. پرسیاری 4 کام ژمارە هاوتایە بۆ ئەو ژمارەی؟ ئەمن لە هەمووی باشتر ئەوەیە بەخۆم بزانم وەڵامی یان ئەو ژمارەیە کو دەنووسرێ بە شێوەی دەی ئەو ها دەنووسرێ 0 و 42. 0 و 42 کەواتە ئەوە ڕاستە. لەبەر چ بۆ وێنە ئەوە هەڵەیە؟ لەبەر چ هەڵەیە و ئەوە لەبەر چ هەڵەیە؟ دەبی یەکسەر بزانم ئەو دوو وەڵامە هەڵەیە. لەبەر چ؟ چونکە هەر کاتێک کەرت سەرەی کەرتە گچکەتر بوو بچووکتر بوو لە ژێرەی کەرتە، سەرەی کەرتە ژێرەی کەرتە، هەر کاتێک سەرەی کەرتە بچووکتر بوو لە ژێرەی کەرتەکە ئەو ژمارەیە گچکەترە لە 1، واتە 0 و فاریزەی لەگەڵا. 0 و ژمارەی تەواو نییە، لە 1 گچکەترە. 0 و فاریزە کەواتە ئەوە لێرە 4ە، 4ی تەواو، لێرە 4ی تەواو. ئەوە هەڵەیە، ئەوە ناکرێ. لەبەر چ ئەوە هەڵەیە؟ چونکە ئەوە 42 بەش لە 1000. ئەمن لێرە تەنیا 2 ڕەنووسم هەیە، واتە 2 ڕەنووس پاش فاریزە. لە ڕاستی فاریزە لێرە 3 ڕەنووسەوە هەڵەیە، 3 نییە. ئەگەر 420 بە ئەو کاتیش هەرنەی دەکرد. ئەگەر نازام چ بە هەتابی کرد بە 0 و 042 ئەوە ئەگەر لێرە 1000 هەبە ئەو کات دەیکردە ئەوە. کەواتە هەڵبژاردە هەڵەکان دەبی زوو 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 ببینمەوە هەتا بزانم کامە ڕاستە. خشتەکە بۆ شیکاری 2 پرسیاری 5 و 6 بەکاربینە.
بەداخەوە کە هەتا ئێستا لە کاتی پرسیاری ئامادەبوون بۆ تاقیکردنەوەش هەڵەی زۆر گەورە دەکرێت لەو کتێبەی، چونکە ئەوە خشتە نییە، ئەوە وێنەی ڕوونکردنەوەیە. جیاوازیەکی زۆر هەیە لە مابەینی خشتە و وێنەی ڕوونکردنەوەی. کەواتە لێرە ئەوە هەڵەیە خشتەکە. بە ئاسۆی لێرە چم هەیە؟ ژمارەی ئەسپەکانم هەیە. و بە ئەستوونی چم هەیە؟ وڵاتەکانم هەیە. کامە وڵاتم هەیە؟ وڵاتە یەکگرتووەکان. لێرەش بەداخەوە دەبوایە وڵاتە یەکگرتووەکان لە تەنیشتێک بنووسرێ، ئەوها بکەن کە جێی ببیتەوە لەسەر هەمان هێڵ هەتا خوێندکار هەڵەی نەکا. پاشان وڵاتە یەکگرتووەکان واتە ئەو شینە وڵاتە یەکگرتووەکانە، ئەو جا مەکسیک ئەو سەوزەیە، بەرازیل شینە کاڵەکەیە، چینیش مۆرەکەیە، لێرەش نووسرایە وڵات. ئێستا کە تەماشایەکی دەکەم دەبینم ژمارەکان هەمویان بە ملیۆنن، کەواتە ئێستا دەچمە لای پرسیارەکان. ژمارەی ئەسپەکان بە ملیۆن، واتە کە ئەمن لێرە ئەو شەشەی دەبینم مانای شەش نییە، مانای 6 ملیۆنە. یان ئەو هەفتەی دەبینم ئەو 5 ملیۆن، چونکە ناتوانم نەیانتوانێ بنووسن 6 ملیۆن، چونکە جێی دەبیتەوە ناچارن ئەوها ئەو وێنەی دروست بکەن. ژمارەی ئەسپەکان لە هەر وڵاتێک بەخۆشی نەدەبا بنووسن ژمارەی ئەسپەکان، ئەوەی ڕاستیبی دەبی بنووسن ژمارەی ئەسپ لە هەندێک لە وڵاتان، نەک ژمارەی ئەسپەکان. ئەوها نییە، بە کوردی نییە ئەوە. پرسیاری 5. ژمارەی ئەسپەکان وەکوۆە ئەسپەکان بناسین. ژمارەی ئەسپەکان لە چین چەندی زیاترە؟ ژمارەی ئەسپەکان لە چین چەندی زیاترە لە ژمارەی ئەسپەکان لە وڵاتە یەکگرتووەکان. چین و وڵاتە یەکگرتووەکان بەراورد دەکەم، واتە ئەو هێڵە مۆرە، ئەو هێڵە بەراورد دەکەم لەگەڵ ئەو هێڵە، ژمارەکان لێک دەردەکەم. تەماشای ژمارەکان دەکەم دەبینم ئەو ژمارەیە 3 دابڕینە، یەکەکان و هەزاران و ملیۆنان. ژمارەکەی سەرەوەش ئەویش 3 دابڕینە، یەکەکان و هەزاران و ملیۆنان. کاتە زۆر ئاسانە لێ دەرکردنیان. یەکەکان لەگەڵ یەکەکان لێک دەردەکەم، 800 000 لێ بڕوە، کەواتە 800ەکە هەر دەمێنێتەوە 800. ئەوجا هەزاران 854 کەم 150. لە لای ڕاست دەست پێ دەکەم، 4 0 لێ بڕوە، هەر 4 دەنووسم لێرە 4. ئەوجا 5 لێ بڕوا دەکا 0، 8 یەکی لێ بڕوا دەکاتە 7. ئەوە هەزارەکانیشم چاک کرد. ئێستا دێمە لای ملیۆنان، ملیۆنانیش 8 6 لێ بڕوا دەکاتە 2، واتە 2 ملیۆن و 704 و 800 زیاترە. چین ئەسپی زیاترە بە 2 ملیۆن و شتێک، واتە نزیکەی 3 ملیۆنە. 2 ملیۆن و 704 و 800، کەواتە ئەوە ڕاستە. ئەوە ڕاستە. لەبەر چ ئەوە 15 ملیۆن هەر هەڵەیە؟ چونکە جیاوازی زیاترە لە، واتە جیاوازی، واتە لێک دەرکردن. لێرە ئەوە کۆکردنەوە بێڕەنگە، کەواتە ئەوە هەر زۆر هەڵەیە، زۆر هەڵەیە. ئەوە زانیمان کامە ڕاستە؟ ئەو وەڵامە ڕاستە. پرسیاری 6. نزیک کراوەی ژمارەی ئەسپەکان لە بەرازیل بۆ نزیکترین 100,000 کامەیە؟ بەرازیل، تەماشای بەرازیلی دەکەم بزانم چەند ئەسپی هەیە. دەبینم شینە کاڵەکە یان ئەو ڕەنگە نازانم ترکۆس
ژمارەی ئەسپەکانە لە بەرازیل نێزییکی دەکەمەوە بۆ نزیکترین 100,000. ئەمن دەزانم ئەوە دابڕینی یەکەکانە، ئەوەش داوڕینی هەزارانە، ئەوەش دابڕینی ملیۆنانە، کەواتە ئەمن کارم بە یەکەکان و بە ملیۆنان نییە، دەچمە لای هەزاران، لە هەزارانیش کارم بە 1,000 و 10,000 نییە، کارم بە 100,000 سەیەکەی نێزیک دەکەمەوە. واتە کە سەیەکەی نێزیک دەکەمەوە هەموو ڕەنووسەکانی دەکەونە لای ڕاستی سەیەکە دەبنە سفر، واتە شەشەکە دەنووسرێتەوە وەکو خۆی، سێکەش جارێ نانووسم، بەڵام نۆیەکە سفر، چارەکە سفر، یەکەکە سفر، چارەکە سفر، سفرەکە سفر. ئێستا سەیەکەی چ لێ بکەم؟ سەیەکەی دەبی بکەمە 4 لەبەر چ؟ چونکە نۆی تەنیشتی کە ئەمن سڕیتمەوە، کە ئەمن فڕێمدایە، نابی ڕەنووسی گەورە فڕێ بدەم و هیچ کاردانەوەم نەبی، دەبی ڕەنووسەکەی خۆم کە نزیکی دەکەمەوە گەورەی بکەم بە 1، کەواتە سەیەکە دەبی بە 4، ژمارەکە دەبیتە چ؟ 6,400,000. 6,400,000 کەواتە ئەوەش 6,400,000. ئەوە ڕاستە. پرسیاری 7 کام ژمارە لە 40,605,002 کەمترە؟ 40 ملیۆن. ئایا هەمویان 40 ملیۆنن؟ بەڵێ هەمویان 40 ملیۆنن. 40 ملیۆن، 40 ملیۆن، 40 ملیۆن، 40 ملیۆن، هەمویان 40 ملیۆنن، کەواتە تۆزێک ئیشەکەم ئاسان نییە. ئەوجا 40,065,000 تەنیا 65,000 لە خانەی هەزاران، کەواتە لە دابڕینی هەزاران دەبی ئەو ها بنووسێ 65,000. کامە 65,000؟ ئەوە لە دابڕینی هەزاران 650,000، ئەوە 560,000، ئەوە 56,000، ئەوەش 65,000. لێرەش دەڵێ کەمترە لە 65,000، کەواتە کامەیان کەمترە؟ تەنیا و تەنیا ئەوە کەمترە لە 65,000، کەواتە ئەوە ڕاستە. هێشتا ئەمن ئەوانەی دیشم نەخیندیتەوە هەرچەندە هەمویان وەکو یەکن، خانەی دابڕین یەکەکانیان وەکو یەکە، کەواتە نەم دەتوانی لەوێ هیچ بە هیچ بکەم، چونکە دابڕینی یەکەکان وەکو یەک بوو، هەمووی ڕاست بوو، بەڵام ئەوە هەڵبژاردەی ڕاستە. پرسیاری 8 زۆر ئاسانە، دەبوایەوە پرسیاری 1 بە کام هێما ڕستە ژمارە 1 تەواو دەکا؟ زۆر ئاسانە، هەرچەند خەڵکەکی زۆر بەداخەوە هەڵی دەکەن کامە ژمارە گەورەیە، ئەو ژمارە لای ڕاست 5,539 بەش لە 1000 یان ئەو ژمارە 5,53 بەش لە 100. هیچ ناتوانم بزانم کامە گەورەیە کامە گچکەیە، هەتا ئەمن بەراورد نەکەم خانە بە خانە. 5ەکە لەگەڵ 5ەکەی وەکو یەکە، فاریزە وەکو فاریزەیە، 5ەکەی دی وەکو ئەو 5ەیە، 3ەکە وەکو ئەو 3ەیە، بەڵام لێرە ئەمن 9 هەیە، لێرەش 0 هەیە. 9 هەر دەبی گەورەتر بی لە 0، کاتە ژمارەی لای ڕاستم گەورەترە، کاتە ئەوە ڕاستە. ئەوەی دەیزانی بینووسە. پرسیاری 9 کام لەو دوو ژمارەیە 0.99 بەش لە 100 یان 0.999 بەش لە 1000 نزیکە لە 1؟ وەڵامەکەشت ڕۆنکەوە. دیسان ئەمن دێم ژمارەکانی خۆم بەراورد دەکەم. 0 وەکو 0، فاریزە هەر وەکو فاریزەیە، 9 هەر وەکو 9ە، 9ەکەی دی هەر وەکو ئەو 9ەیە، بەڵام لێرە 9 هەیە، لێرە 0 هەیە. 9 لەگەر چ بەراورد کەم؟ لەگەڵ 0، کەواتە ئەو ژمارەیە بێگومان نێزیکترە لە 1 هەتا ئەو ژمارەیە. ئەوە یەک لە ڕێیەکان. ڕێژکە کە دەبینم لێرە 3 ڕەنووسە، لێرەش بە خۆم یەکسەر 3 ڕەنووسی دادەنێم، ئەو جە بەراورد دەکەم.
ئایا 990 گەورەترە یان 999 بێگومان 999 گەورەترە لە 990 کەواتە کامەیان نێزیکە لۆ یەک بێگومان ئەو ژمارە نێزیکە لۆ یەک گەورەترە. پرسیاری 10 ڕێبوار 20 مەتر شریتی هەیە 4 مەتر و 50 سانتیمی لێ کردەوە 6 مەتریشی لە برایەکەی وەرگرت 8 مەتر و 25 سانتیمیشی دا بە خوشکەکەی ئێستا ڕێبوار چەند مەتر شریتی لایە ئەوەش بەداخەوەیەکەکە لە پرسیارە بێتامەکان چونکە دەقەکەی کوردیەکەی هەڵەی تێدایە لە چێن دەرهاڵە هەیە هەڵە لەوەی هەیە ئەمن تێدەگەم لە مەبەستیان دەیانەوێ یەکەم جار شریتەکەی بزانین چەندە و هەمیشە کەمیکەینەوە زیادیکەین ئەگەر لێی کردەوە واتە کەمیکەینەوە بە کەم و ئەگەر لە برایەکەی وەرگرتن واتە زیاد بوون ئەوەندە مەترەی دای بە خوشکەکەی واتە کەم بوون ئەمن مەبەستەکەی تێدەگەم بەڵام دەقەکە زۆر ئاڵۆزە لۆ قوتابیان و خوێندکارانی پۆلی 5 چونکە نووسرایە 20 مەتری شریت هەیە پاشان 4 مەتری لێ کردەوە ئێگەر 4 مەتریشی لێ کردەوە جە چییە بەکاری نەهینە دەبا نووسرابە 4 مەتری لێ بڕی بەکاری هینە بۆ ڕازاندنەوەی بۆ وێنە دیارەک کەوا نەیما لە کنی نەما پاشان دەڵێ چەند شریتی لامایە هەمووی لامایە لێشی کردبییتۆ بیستەکەی هەر لامایە شەشەکەشی لە برایەکەی وەرگرت ئەوە دەکا 26 ئەو جە پاشان ئەگەر 26ەکەی بینین 8 و 25 لێکەمکەینەوە ئەوە ڕەنگە معقول بی بەڵام لێرە ئەگەر ئەوها بکەین ڕەنگە هەڵەبی چونکە لێکردنەوە واتە ڕۆیشت بزر بوو فڕێدرا بەو مەبەستەی ڕەنگە ئەوان بەو مەبەستەی پرسیارەکەیان دانابی کەواتە ئەمن لێرە تەنیا ڕوونکردنەوەی ئەو پرسیارێک کووە گریمان ئەوە شریتەکەی کە 20 مەترە پاشان دەچی ناویشی چ بوو هەمیشە ناویان لەبیر دەکەم ڕێبوار دەچی چ دەکا دەچی 4 مەتر و نیوی دەبڕی لە شریتەکەی 4 مەتر و نیوی دەبڕی لۆ دەبڕی نازانم 4 مەتر و نیوی لێ بڕی ئەوها وەکو ئەوەی وایە ئەو 4 مەتر و نیوە ڕۆیشت کە 4 مەتر و نیوی لێ دەبڕی چەند دەمینێتەوە لە شریتەکەی دەمینێتەوە 15 مەتر و نیو ئەو جەبرایەکەی لە برایەکەشی 6 مەتری وەردەگری لە برایەکەشی ئەوها 6 مەتر وەردەگری داوێتە سەر ئەو شریتەی کە بەخۆی هەیبوو ڕەنگە ئەوها بیرکەنەوە 6 مەتری وەردەگری واتە ئەمە دەبی 6 زیاد کەم لۆ ئەو 15 کە 6 زیاد کەم لۆ 15 6 و 15 دەکاتە 21 و نیو کردە 21 و نیو ئەو جا لەو 21 و نیوەی دەچی 8 مەتر و 25 سانتیمی دەدات بە خوشکەکەی واتە ئەوەش هەشتا چەندی لە کن دەمینێتەوە لە کنی 13 مەتر و 25 سانتیمەتر ڕەنگە مەبەستیان ئەو هابی ڕەنگە مەبەستیشیان شتەشکەبی بەڵام وەکو گۆتم ئەو پرسیارە لە پرسیارە بێتامەکانە دێمە لای پرسیارە چی دیکە پرسیاری 11 ڕوونی بکەوە چۆن ژمارەیەک بۆ نزیکترین ملیۆن نێزیک دەکەیەوە ئەو نووسرایە ژمارەیەکی 8 ڕەنووسی بنووسە و نێزیکی بکەوە بۆ نێزیکترین ملیۆن 8 ڕەنووسی ژمارەیەکی 8 ڕەنووسی باشە بزانم ژمارەیەکی 8 ڕەنووسی بنووسم واتە 8 ڕەنووسی ڕەنووسەکان ئەمن لێرە
بۆ وێنە دەنووسم 1 و 2 3 4 5 6 7 8. ئەگەر بیان ژمێرم ئێستا ئەوانە 8 ڕەنووسن. دابڕینی یەکەکان دابڕینی هەزاران و دابڕینی ملیۆنان. ڕەنووسەکانی من بە یەک ناچن، هەر لۆ ئەوەی ئاسانکاری بکەم. نەنووسرایە ڕەنووسەکان بە یەک بچن، ڕەنووسەکان دووبارە ببنەوە، دووبارە نەبنەوە، هیچ نەنووسرایە. بە کەیفی خۆمان هەرچمان بووێ، هەرچ ڕەنووسەکمان بووێ دەتوانین بنووسین. بەڵام ئەمن ئاسانکاری لۆ خۆم دەکەم لە کاتی ئەوەی کە ئازادم لە هەڵبژاردننی ڕەنووس، هەتا هەڵەوشتیوا کەمکەمەوە. لێرە کامە ڕەنووسی نێزیک دەکەمەوە؟ ڕەنووسی 2 کە لە خانەی 1 ملیۆنانە، دووەکەی نێزیک دەکەمەوە. کەواتە ئەو ڕەنووسانەی هەمووی دەکەونە لای ڕاست، هەمویان دەبنە 0. 3 4 5 6 7 8 هەمویان دەکەمە 0. تەنیا یەکە کە دەمینێتەوە، دووەکەش وەکو خۆی دەنووسمەوە، چونکە ئەو سێی تەنشتی لە ڕەنووسە بچووکەکانە. کەواتە دەبیتە 1 2 0 0 0 0 0 0. ئەو های لێ هات. ئیشەکەی خۆم ئاسان کرد، هەتا بتوانم ئاسانی دەکەم و ڕوونیشی دەکەمەوە کە ئەو ڕەنووسەی ئەمن نێزیکی دەکەمەوە هەروەکو خۆی دەمینێتەوە، چونکە ڕەنووسەکەی دراوسێ و هاوسێ و جیرانی کە سێ لە لای ڕاست ڕەنووسەکی گچکەیە. ئەگەر بمەوێ هێشتا هەر ڕوونکەمەوە دەتوانم سەیەکەی بگۆڕم بیکەمە بۆ وێنە 6. ئەو کاتا ڕەنووسی 2 دەبیتە 3 چونکە 6 ڕەنووسەکی گەورەیە. بەڵام ئیدی ئەوها دەتوانی ڕوونی کەیەوە. لێرە ئێستا ڕەنگە تەماشایەکی ئەو ئاگاداربەی بکەم ئەگەر وەڵامەکەت نەگونجا، ئاخر ئەمن لەبەر ئەوەی ناخینمەوە چونکە پڕی هەڵەیە. بەڕاستی خوێندکاری ژیر ئەو شتانە نەخینەوە باشترە لە کاتی تاقیکردنەوە، چونکە سەر لێ شێواندنە. چونکە هەمیشە لە یادت بی کە کوردیەکە باش نەنووسرایە، کە هەڵەی ئیملایی زۆر هەیە، کە دەقەکە باش نەنووسرایە. بەڵام ئەم لێرە ڕوونم کردەوە جگە لەوانە مانای چییە؟ لێرە نووسرایە ئەگەر وەڵامەکەت نەگونجاو نابی، دەبی بنووسرێ ئەگەر وەڵامەکەت نەگونجا لەگەڵ، نەک نەگونجاو ئەو ئەوەی ئێرە لە زیادەیە. ئەگەر وەڵامەکەت نەگونجا لەگەڵ هەر یەک لە وەڵامەکان، واتە لێرە بۆ وێنە ئەگەر هاتوو، بەڵام لێرە نابی، چونکە وابزانم لێ هیچ کاتێک جگە لەوانەمان هەڵ نەبژارد. ئەگەر نەگونجا دڵنیابە لە کردداری ئەژمێرکردنی وەڵامەکە، و ئەگەر کردداری ئەژمێرکردنەکە ڕاست بوو وەڵامەکە دەور بدە. کەس تێدەگا؟ باوەڕ ناکەم کەس تێبگا لەو نووسینەی. کەواتە باشتر وایە تەنیا وەکو ڕۆنم کردەوە لێرە، ئەگەر زانیت بخۆشت دەبی وەڵامەکان ساخکەیەوە، ئەگەر زانیت وەڵامە ڕاستەکە نییە کە دەبوایە هەبی، ئەو کات جگە لەمانەی هەڵبژێرە، ئەگەر نا هیچ کات هەڵی مەبژێرە. و زۆربەی زۆر جارانیش جگە لەمانە هەرگیز ڕاست نییە. لێرە دێمە کۆتایی ئەو لاپەڕەیە کە دەربارەی ئامادەبوون بوو بۆ تاقیکردنەوە. هەتاوانەیەکی نوێ هەر بژی.